راپۆرتی دامەزراوەیەکی ئەمریکی جەخت لەسەر ڕاستپاردەیەکی ستاندەر بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەکاتەوە. پەیمانگای واشنتۆنی ئەمریکی کە گرنگی دەدات بە کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لا نوێترین راپۆرتی خۆیدا بە ناوی نەبوونی ئەڵتەرناتیڤ شکستی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان ڕاگەیاندووە. هۆکاری سەرەکی سەرنەکەوتنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بەرامبەر بەدەسەڵات بوونی پەرتەوازەی و نەبوونی بەرەیەکی فراوانی هاوپەیمانی لەلایەنەکان و نەبوونی ڕوئیایەکی هاوبەشە بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان. ئەمەش وای کردووە پێگەیان بەرامبەر دەسەڵاتی هەرێمی کوردستان لاواز بێت و سەرکەوتوو نەبن. جێی باسا ستاندەر لە چەندین توێژینەوەی پێشتر و هەنگاوەکانیدا جەختی لەوە کردوتەوە تا دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆر لاواز بووە، بەڵام بەهۆی پەرتەوازەی ئۆپۆزیسیۆن و نەبوونی بەرە نەتواندراوە بەدیلێکی ڕاستەقینەی دەسەڵات دروست بکرێت. ستاندەر بەردەوام لە توێژینەوەکانی جەخت لەوە کردوتەوە کە هەنگاوی یەکەمی گۆڕانکاری لە دروستکردنی بەرەیەکی بەهێزی ئۆپۆزیسیۆن دەست پێ دەکات کە ئامانجلەی گۆڕانکاری بێت نەک بەرژەوەندی تەسکی حیزبی. پێشتر چەند جارێک مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر ڕایگەیاند بۆ هەڵبژاردننی ئەم جارە دەرفەتی گەورەی گۆڕانکاری دروست بووە بەهۆی بڕیارەکانی دادگای فیدراڵی و سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە، بەڵام پەرتەوازەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و یەکنەگرتنیان بورزێکی گەورەی لەو دەرفەتەداوە و وا دەکات جارێکی تر متمانەی ململانەی هەڵبژاردن بکەوێتە نێوان دوو لایەنەکەی دەسەڵات و نەوەکو بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بتوانێت زۆرینەی دەنگەکان بەدەست بهێنێت و گۆڕانکاری ئاشتیانە لە هەرێمی کوردستان ڕوو بدات.